ئەگەر ئەمە بگەڕێنەوە لە بۆ بەر لە ساڵی 91 دەبینین هەموو سەکتەرەکانی ژیان لایەنی کۆمەڵایەتی پەروەردەی تەندروستی ئابووری هەمووی زۆر زۆر ڕێک و پێک بوو زۆر باش بوو ژیان بەڵام لەبەرەوەی بیر و ڕای ئازاد نەبوو لەو سەردەمیدا خەڵک ڕاپەڕینی کرد ڕاپەڕێ بە هەمان شێوە ئێستا کە ئەگەر بین سەیری ئێستا کە بکەین دەبینین جگە لەوەی کە هەموو سێکتەرەکانی ژیان لە دۆخەکی زۆر خراپدایە بەڵام لەگەڵ ئەوەش بەرتەسکردنەوەی بیر و ڕای ئازادی بیر و ڕای سیاسی لێرە لە ئارادایە لە ناو کۆمەلگای کوردی یان لە هەرێمی کوردستان پێم باشە ئەگەر ئەوان هیچ یاسایەکیشیانیان لە پەرلەمان لە بۆ بیر و ڕای سیاسی یان ئازادی بیر و ڕای سیاسی خۆ دەبێت ئەوان پەیڕەوی جارنامەی جیهانی مافی مرۆڤ پەیڕەو بکەن و جێبەجێ بکەن کە هەموو تاکەچی کۆمەلگا بۆی هەیە بیر و ڕای سیاسی سربەخۆی هەبێتن و دیان ئینتیمای هەر حیزبێکی هەبێ لەبەرەوە ناکرێ ئەوە یعنی بەڕاستی کردەیەکی زۆر زۆر ناشارستانی نادیموکراتیە کە بێ ژنێک ئەگەر هەر تاکێک ژن بێ یان پیاو و بە تایبەتی ژنەکان کە بێن دەستگیریان بکەن لەبەرەوەی بیر و ڕای سیاسیان لەگەڵ دەسەڵات ناگونجێ وڵای بەڕای من زوم کە چالاکی ژنان بەڕاستی زۆر لاوازە بەڵام ئەوەی بکرێتن بەڕای من وا باشە کە هەتا بتوانن بە یاسایەک دەربکەن لە پەرلەمانی کوردستان و پێداگری بکەن لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایی کە مرۆڤ تاچی کورد بۆی هەبێ بیر و ڕای سیاسی بە هەر حیزبێک بێتن کە خۆی بەڕاستی دەزانی ئینتیما بکە لە بۆ ئەو حیزبەیش و ئازاد بێ لە دەربڕێنی بیر و ڕاکانی ئەوە باشترین ڕێگایە پەیامی من بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لایەنە سیاسیەکان دەبێت بە هەر شێوەیەک بێتن چونکە بە تایبەتی ئەو ژنانەی کە گیراونە ئەوەندەی ئاگادارم ئەمن لە ژنان ڕێکخراوی ژنان ئیش دەکەن ڕێکخراوەکە کە ئەویش لە بۆ پاڵپشتیکردنی کێشەکانی ژنان و بەرەنگاری بوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە ناکرێت لەبەرەوەی لەگەڵ دەسەڵات نییە دەستگیریان بکەن هیوادارم بە زووترین کات ئازادی بکەن بوونی ژن لەم کاتەدا کە لە بواری سیاسەتیان لە بواری کۆمەڵی مەدەنی کار دەکاتن خۆی لە خۆیدا پەیامەکە بۆ دەسەڵات بۆ هاوڵاتیان بۆ هەموو ئەوانێک کە لە دەوروبەرمانن چونکە ژن ئەو هێز و توانایی لە ژن هەیە باوەڕ ناکەم لە هیچ کەسێکدا هەبیتن ئێستا ئەوانە کە لە زیندانن خۆیان سەلماند کە بە فعلی هێزی ژن توانای ژن ئەوەتانی نیشانیدا ڕوبەڕووی ئەوە بۆەوە کە بیر و ڕای جیاواز ناگاتە ئەوەی کە ژنێک بچێتە بەندیخانە لەبەرەوەی بیر و ڕایەکی جیاوازیدایە لەسەر ئەوەی کە پەیامەکە بەرامبەر هەر لایەنێکی سیاسیان دەسەڵداڕێکە بەمانەی ئەوە نییە چونکە بەداخەوە لە کۆمەلگای خۆمان ژن هەموو کات بە پلە 2-3 حسابکرایە بەڵام من ژن بە پلەیەک دادنێم و بەڵگەشمان ئەوەیە کە لە زیندان و داکۆچی کردی لە هەموو مافەکان بەداخەوە نەخێر چونکە ئەگەر یاسە هەبێتن ئەگەر دەسەڵات هەبێتن ئەگەر دادوەری گشتی هەبێتن ناکرێت چونکە تو دەڵێ کوردستانێکی ئازاد کە گوتت کوردستانێکی ئازاد دەبی بیر و ڕای ئازاد بیتن لەو کاتانەدا لەبەرچی بند بکرێتن لەبەرچی بابێن دانیشن بزانن ئەو بیر و ڕایە ئەو قسانی ئەو ژنانە تەڕحیان کردیان ئەو فکرانی ئەوان هەیان بووە ئەو ڕێیانی ئەوان هەیان بووە قابلی ئەوەیە کە زیندانی بکرێتن قابلی ئەوەیە کە ئەو سزایە بدرێتن بۆچی ئەی کەواتە لەبەرچی ژن سەرۆکی پەرلەمانە ژن مدیر عامە ژن بەڕێوەبەری گشتیە بژن لە هەر شوێنەکە ژن مامۆستایە وانە دەبێشتەوە ئەگەر ئەوڕۆکە لەسەر ڕائیەکی جیاواز بەرامبەر بەدەسەڵاتێک بیدرچێنیتن سزا بدرێ و زیندانی بکرێتن کەواتە پێویستیش ناکاتن نەوەکانی ئەوان منداڵەکانی ئەوان بێتە قوتابخانە و مامۆستایەکی ژن فێری وانە بکاتن